معقول هەرێمێکی 5 ملیۆن کەسی تا ئێستا 200,000 کرێکی تیابێ. لە ساڵی 2006 یاسای وەبەرهێنان لە پەرلەمانی کوردستان دەرکرا کە وەک شارەزایانی و بوارە باسی دەکەن ئەو یاسایە کارەساتێکی گەورەی بەسەرکەرتی وەبەرهێنان و زەویە ستراتیژیەکانی کوردستاندا هێنا و نەیتوانی ئامانجەکانی بپێکێت. لە سلێمانیش مێزگرتێکی تایبەت بە هەموار یاسای وەبەرهێنان بە ئامادەبوونی پەرلەمانتاران و دەستگا حکومەکان و کەرتی تایبەت و یاساناسان و پسپۆڕانی ئابووری لەلایەن لەقی سلێمانی کێتی وەبەرهێنەرانی کوردستان بەڕێوە چوو. بەڵێ ئەم هەموارکردنەوە بە دڵنیایوانێ نەک زەروریە، بەڵکو من وەک وەبەرهێنەرێک حەقی خۆمە داوای ئەو بکەم ئێستا بۆستین بەم یاسایە، چونکم ئەم یاسایە لە ماوەی ڕابردووە ڕاستە هەندێک پرۆژە و هەلی کار و هەندێک خزمەتی هێنایە پێشەوە کە بەرچاو بوو، بەڵام ئێستا زەرەرەکانی زیاتر لە قازانجی بۆ ئەبێ هەموار کرێتەوە، ئەبێ یاسایە بێنینەکایەوە عەدالەتی کۆمەڵایەتی بێنێتە پێشەوە، دادپەروەری لە نێوان شارەکانە بێنێتە پێشەوانێ، ئەبێ یاسایە بێنینە پێشەوانێ دەستی حیزبەکان و هەروەها هەندێک خەڵک کە بە ڕۆژی نیوەڕۆ ئەیانەوێت احتیکاری یاساکە بکەن بۆ بەرژەوەندی خۆیان بەکاری بێنن. ئەمانەوێ یاسا بێنە کایوانێ بە ئاسانی بتوانین محاسبەی وەبەرهێنەرکەین، وەبەرهێنانی کە خیانەت لە نیشتمانەکەمانەکەن. ئەمانەوێ یاسا بێنە کایوانێ وەبەرهێنان لە هەڵەبجە بکرێ، ئەمانەوێ یاسا بکەین، یاسا بێتە کایوانێ لەمە دوای ئێمە وڵاتانی دراوسێ بە ئاسانی گاڵتە بە ئابووری هەرێمی کوردستان نەکەن. بەڕاستی لێتان ناشارمەوە کەناڵی پەیام وڵاتانی دراوسێ زۆر بە ئاسانی ئابووری ئەمەیان شێوانوە بۆ بەرژەوەندی خۆیان. پێکەوە بگەینە پەرلەمانتارێکیش کە پرۆژەی بۆ هەموار یاسای وەبەرهێنان پێشکەش کردووە هەموارکردنەوەی یاساکە بە پێویستیەکی گەورە ناو دەبات. دیارە یاسای وەبەرهێنان ژمارە 4 ساڵی 2006 کەم و کورتی زۆری تایە، هاوڵاتێکی زۆر زیانیان پێگەیشت، وەبەرهێنێکی زۆر زەرەریان کرد و ئەگەر قازانجیشیان کردبێ لە بە مەعاناتێکی زۆرەوە و دەرەنجام زۆرێک لە پرۆژەکان ئێستا کە وەبەرهێنان وەستاون، ژینگەی وەبەرهێنان لە دۆخێکی شڵەژاوایە، ئەمانە هەمووی ئەبێ ڕاست بکرێتەوە. گرنگ ئەوەیە کە وەبەرهێنان لە خزمەتی هاوڵاتیا بێ، گرنگ ئەوەیە کە وەبەرهێنان لە خزمەتی گەشەسەندنی ئابووریا بێ. سەرۆکی ژووری بازرگانی هەڵەبجەش داوا دەکات یاساکە بە جۆرێک هەموار بکرێتەوە کە سەرتاسەری کوردستان بگرێتەوە و تەنها لە شارە گەورەکاندا وەبەرهێنان قەتیس نەخوات و شارەکانی دیکەی وەک هەڵەبجەش بە پەراوێزخراوی نەمێننەوە. ئێمە وەک ژووری بازرگانی پیشسازی پارێزگای هەڵەبجە لە ئامانجەکانماندا بریتیە لە گەشەپێدانی بواری ئابووری لە پارێزگای هەڵەبجەدا. گەشەپێدانیش پێویستی بە وەبەرهێنان هەیە. هاتووینەوە بەشداریمان کردو بۆی پەیامی خۆمان بگەێنینە ئەم بەڕێزانی ئێرە لە هەموارکردنەوە یاسای وەبەرهێناندا تایبەتمەندیەک بدرێ بە هەڵەبجە و بە دەقی یاسایی جێگا بکرێتەوە بۆ ئەوەی مشجع بێ وەبەرهێنەران ڕوو لە پارێزگای هەڵەبجە بکەن و ئەو تایبەتمەندیانەشی کە ئێمە لە چەند خاڵەکە کورتمان کردوێتەوە کە بریتیە لەوەی کە جیاوازی بکرێت لەو ئیمتیازانەی کە وەبەرهێنەرەکان دەدرێت لە کاتێک دێن وەبەرهێنان لە سلێمانی یان لە هەولێر یان لە دوهۆکدا دەکەن لەگەڵ ئەو وەبەرهێنانی کە دێن لە پارێزگای هەڵەبجەدا وەبەرهێنان دەکەن. بەپێی یاسای ساڵی 2006 وەبەرهێنان پرۆژەکانی وەبەرهێنان بۆ ماوەی 10 ساڵ لە هەموو باجانە گومرگیەکان دەبەخشرێن. هەروەها زەوی بە نرخی هاندەر یان بە خۆڕایی دەدرێتە پرۆژەکانی وەبەرهێنان و وەبەرهێنەر لە کاتی هێنانی کەلوپەل بۆ پرۆژەکەی لە هەموو باج و گومرگێک دەبەخشرێت. وەبەرهێنەریش بۆی هەیە سوود و قازانجی سەرمایەکەی بۆ دەرەوە بنێرێت. پرۆژەکانی خانوبەرە بە ئامانجی کەمکردنەوەی کرێچێتی و هاوکاری هەژاران و کەمدەستان بەشێکی زۆری پرۆژەکانی وەبەرهێنانیان داگیر کرد. بە جۆرێک لە نێوان ساڵی 2006 تا ساڵی 2015 بە بڕی زیاتر لە 20 ملیار و نیو مۆڵەت بە 184 پرۆژەی نیشتەجێبوون دراوە کە 150,000 یەکەیان لەخۆ دەگرت. بەڵام لە کۆیەوە پرۆژانە 3 بەشیان نرخەکانیان لە سەر و 50,000 دۆلارەوە بوو کە لە سەروی داهاتی چینی هەژار و کرێچیەکان بوو. بەماش لە جێگای ئەوەی قێرانی کرێچێتی هەژارەکان و چیرۆکی ماڵگواستنەوەیان بەپایان بگات، پرۆژەکانی خانوبەرە و گوندا مۆدێرنەکانی ناو شارەکان چینایەتێکی ئاشکرایان خستەنێ و کۆمەڵگا و بوون بە مۆڵگەی بەرپرسانی باڵا و دەوڵەمەند و سەرمایەداران و خۆیان لە خەڵکە هەژار و ئاساییەکان جیا کردەوە کە وەک باس دەکرێت تەنها هەموارکردنەوەی تەواوەتی یاساکە دەتوانێت ئەم کارساتی کە لە کەرتی وەبەرهێناندا هەیە بە کۆتا بێنێت. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.